ئەمڕۆ لە نێوان سێ هێزی سەرەکی کوردستان یەکگرتووی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکی هاوبەش کۆمانەکاتەوە لە ماڵی برای بەڕێز کاک کۆسرەت جێگیری سەرۆکی هەرێم جێگیری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیەکی گرنگمان ئەنجامدا. کۆبوونەوەکە سەبارەت بەم بارودۆخە هەستیار، ئاڵۆز و چارەنووسساز لە کێشە سیاسیەکانی هاوکێشەکانی ئێستا کە ڕوبەڕی باشووری کوردستان و ناوچەکەش بووە. هەرسێ لایەن بەرپرسیارانە بە هەستی نیشتیمانی، نەتەوەیی و دەستەبەرکردنی زیاتری ئازادی گفتوگۆکانمان بە چڕوپڕی بە هەمەلایەنە کرد و سەرنجام هەرسێ لامانگەیشتە ئەم خاڵانەی خوارەوە. یەک، چارەسەرکردنی کێشەکانی پەرلەمان و حکوومەت هەتا خولی ئێستەی پەرلەمان تەواو دەبێت. دوو، پشتیوانی مافی مانگرتنی پیشەیی مەدەنی بۆ مافەڕەوەکانیان دەکەین دژی هەموو جۆرە گێرە شێوێنێکیشین. سێ، ڕاگەیاندنەکان بە تایبەتی ڕاگەیاندنی پارتی و گۆڕان دەبێ هاوکاری هەوڵەکانی چارەسەرکردنی کێشەکان بن. چوار، بە لێبڕاوی دژی دوو ئیدارەیین لە کوردستاندا. پێنج، پەکخستنی ڕۆڵی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی گۆڕان پێچەوانەی یاسا و ڕێسای ئیداری و ڕێککەوتنی سیاسیە. شەش، دەستێوەردانی هەر لایەک ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لەلایەن هەر لایەکی ئیقلیمی و هێزی سیاسیەوە بێ دژی ئیرادەی دیموکراسی و یاسایی باشووری کوردستانە. یەکگرتووی ئیسلامی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان، کۆمەڵی ئیسلامی کوردستان، 13/2015. بڕیارە مۆشەتی پارتی کۆبوونەوە وەڵامی ئەو دوولانەی وەڵامی سەیرانە بۆ پارتی دەبن لەسەرەوەی کە پارتی داوا لێوە کردووە حکوومەتە چینێتێک بینینەوە بێگۆڕان. بێگومانەمە پەیام و بڕیاری سیاسی هەر سێلایەکە ئێستا لە بەرچاوی هەموو میدیاکان ڕاگەیاندنەکان دامان. ئەمە ئەم ئێوارەیە لەگەڵ برایانی پارتی باسی یەکەین و ئەگەر پارتی قسەیەکی دووقۆڵیشی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ لە چوارچەوەی پرۆژە هاوبەشەکەی چوار لایەنەکە و لە چوارچەوەی ئەم پەیامە سیاسی کە ئێستا دامان ئێمە شتەکان ڕوونەکەینەوە. وەچوونی بەسەری نقطەی یەکەم خاڵ یەکەم لەم شەش ساڵەیەوە باستان کردووە ئەنێمە بڕاوە و یەکلایکەرەوەیە حکوومەت تا 2 ساڵی تر لە نوێی پارتی داواکە حکوومەتێکی سەر لە نوێی پێک بێنێتە لەگەڵ یەکەتی لەگەڵ یەکگرتوو باسی کۆمەڵیشتیان نەکراوە. ئەمەی کە ئێستا قەرارتان داوا قەراری کۆتایی و قەتعیە ڕەنگە موناقەشە لەسەر بکرێتن و لەگەڵ پارتی باسی وەتەم ڕێگە بۆ سەرۆکی پەرلەمان خۆش بکرێت بگەڕێتەوە ئەگەر بەردەوام بوو چ دەکەن؟ ئەم پرسیارە بۆ هەر سێلایەکمانە من بەشەکە یەکێتی جواب بدەدەم کە ئەم حکوومەتە بنکە فراوانە دروست بوو گۆڕان هەندێک لەو وەزارەتانەی گرتیە دەست یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئێمە قسەمان نەکرد، بەڵام ئێستا ئێمە ئامادە نین هیچ وەزارەتێکیوان بگرینە دەست. فەرموو. پارتی یاساییە ڕێککەوتنێکی سیاسی بۆ پێکێنانی حکوومەت لەگەڵ ئێمە یاڵی وەشێنێتەوە، دەتوانێت بۆ خۆیاڵی وەشێنێتەوە، بەڵام ڕێگرتن و چارەسەری گرفتەکانی لەگەڵ ئێمە بەو شێوەیە کە لەگەڵ گۆڕانی کردوێتی و لەگەڵ هەر لایەنێکی تر بکەوە لای ئێمە شتێکی ناڕەوایە و شتێکی خراپە بە باشی نازانین و پێمان وایە خزمەت بە پارتی ناکە پێش هیچ کەسێ و خزمەت بە کوردستان ناکە و قەیران لە دوای خەیران و ڕەفتارانە بۆ کوردستان زیاد دەکات. تا ئێستا قەناعەتمان هەر وایە ئەرک و پێویستیەکانی ئەم قۆناغە دەخوازێت بۆ ئێمە تەحەدیەکان مەترسیەکان زۆرن دەبێت هەر ئەو بنکە فراوانە بمینیت وەکو خۆی هەمومان تحملی مەسئولیت بکەین هەمومان بچینە پێش ئەمە حەلنینە ئەوی ئێستا و بڵێن یەک لە اعتراضانێک ئەو بنکە فراوانە و حکوومەتە هەڵبوەشت ئێمە
چارەسەر لەوە دانابینین چارەسەر لەوە دابینین بەردەوامی بن هەک ئەخطایەک هەبێت بیرۆ بۆچوونێک هەبێت هەندێک ملاحەزات هەبێت لە سەر هەر لانێک چارەسەرکەین پێیوە وەرە نیاز Tamam.